بەڵام سەبارەت بۆ ڕێنماییانەی کە بۆ تەکسیەکان و پێدانی لۆگۆ دەرچووە لەلایەن وەزارەتی ناوخۆ بەڕێز هێمن ئەمین گوتێبێژی بەڕێبەرایەتی هاتوچووی هەولێر لەگەڵمانە کاگی من سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن. ئامانجی ئەم ڕێنماییانە چییە؟ خۆی ماوەیەکی زۆر بوو لە کوردستان ئۆتۆمبیلی نوێ نەکرابوو بە تەکسی. نزیکەی لە ساڵی 2014 ئۆتۆمبیلی نوێ نەبوو بە تەکسی. ئەو ئۆتۆمبیلانەی کە لە کاردا بوون وەکو تەکسی زۆر هیلاک بوون لە کارکردن و ئەوە خواستی هاوڵاتیان بوو، خواستی شوفێرانی تەکسی بوو کە دەرگایەکی نوێ بکرێتەوە بۆ ئەوەی ئۆتۆمبیلی نوێ بکرێت بە تەکسی. ئەوە بوو وەزارەتی ناوخۆ. ئێمە ڕێنمایی یەکمان هەبوو، ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2021 کە ڕێگا بە ئەوە دەدا کە ئۆتۆمبیل بکرێت بە تەکسی، بەڵام دووبارە وەزارەتی ناوەخۆ هەستا دەستکاریەکی ئەم ڕێنماییەی کرد، چەند بڕگە و بابەتێکی کەی بۆ زیاد کرد. یەک لەوانە کە ئۆتۆمبیلی تەواو کارەباییش بکرێت بە تەکسی و هەروەها ڕێگا خۆش بکرێت بۆی ئۆتۆمبیلی هایبرێدیش بکرێت بە تەکسی و بۆ ئەوەی لە پێشووتردا تەنها چەند براندێک بۆی هەبوو بکرێت بە تەکسی، بەڵام ئەوەشیان نەما بۆ ئەوەی نەبێتە شێوازێکی قۆڕخکارانە. زیاتر لە 89 جۆر ئۆتۆمبیل لە براندی جیاواز، 89 براندی جیاواز کە ئۆتۆمبیل بە سوتەمەنی کار دەکەن، ئەوانە دەتوانین بکرێن بە تەکسی و هەروەها 74 جۆری تریش لە براندە جیاوازەکان بە هایبرێد و بە تەواو کارەبایی ئەوانش دەکرێت بکرێن بە تەکسی، ڕێگا خۆش دەکرێت بۆ ئەوەی شوفێران بتوانن بە ئۆتۆمبیلی نوێ کاری تەکسی ئەنجام بدەن. کەواتە ئۆتۆمبیلی کۆنی تر بەکار نایە بۆ تەکسی؟ ناتوانین بڵێن بەکار نایە، نا ئەو ئۆتۆ بەڵام شێوازەکە چۆنە؟ سەرەتا بۆ ئەوەی لای هاوڵاتیان ڕوون و ئاشکرا بێت ژمارەی تەکسی زیاد ناکات لە هەرێمی کوردستان، هیچ ژمارەیەک زیاد ناکات. بۆ نمونە ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر نزیکەی 32,000 ئۆتۆمبیلی تەکسیمان هەیە، ئەو ژمارەی وەکو خۆی دەمێنێتەوە. بەڵام چۆن ئۆتۆمبیلی نوێ دێتە ناو پرۆسەکە؟ ئەو کەسەی کە خوازیارە ئۆتۆمبیلێکی نوێ، ئۆتۆمبیلی دڵخوازی خۆی لەو جۆرەی کە لە خشتەکەدا ئاماژەی پێکراوە ڕێگا پێدراوە وەزارەتی ناوخۆ ڕێگای پێداوە، یەکێک لەو جۆرە ئۆتۆمبیلانە هەڵدەبژێرێ، مەرجەکە ئەوەیە ژمارەی ئۆتۆمبیلێکی تری تەکسی بێخێتە سەر ئەو ئۆتۆمبیلە نوێی کە دەیکاتە تەکسی. لە هەمان کات ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتر تەکسی بووە و نایەوێت چیتر تەکسی بێت، ئێمە وەکو هاتوچۆ ژمارەیەکی تایبەتی پێدەدەین، ئەو ئۆتۆمبیلە دەبێتەوە بە ئۆتۆمبیلی تایبەت، ژمارەکەشی بە خۆڕایی پێدەدرێت بەڵێ. اینجا دووەمیان ئەو ئۆتۆمبیلە نوێی کە دەکرێت کە دەیانوێت بیکەن بە تەکسی دەبێ ڕەنگەکەی بکرێتە بەو ڕەنگەی کە ڕێگا پێدراوە کە ڕەنگەکەش کۆدێکی تایبەتی هەیە، ڕەنگی پێشوەیان بەڵێ هەمان ڕەنگی پێشوە کە کۆدەکەی 4Q0 دەبێت بیکاتە ئەو جۆرە ڕەنگە و ئەو ئۆتۆمبیلی کە پێشووتریش تەکسی بووە و بەڵام لەمەودا تەکسی نامێنێت و دەبێتە ئۆتۆمبیلی تایبەت، خاوەنەکەی ئازادە بە هەر جۆرە ڕەنجێک ڕەنجی بکە، تەنها جۆرە ئەو ڕەنگە لەبێت کە پێشووتر بە تەکسی کاری پێکردووە. زۆر باشە. ئەبێ مۆدیلم تەکسیانە لە چەند کەمتر نەبێت؟ ئەم جۆرە ئۆتۆمبیلانەی کە ڕێگا پێدراوە بکرێن بە تەکسی یان ژمارەی کاتی بن یان تۆمارکراویش بن کێشەنیە، بەڵام مۆدێلەکانیان 2023 2024 2025 بێت. نابێت لە خوار ئەم مۆدێلە ڕێگای پێنادرێت کە بکرێت بە تەکسی. باشە، کاریگەریەکانی ئەم تەکسیە مۆدل تازانە لەسەر شۆفێر لەسەر شەقام بۆ هاوڵاتیان چیەوێ؟ خۆی هەر بڕیارێکی نوێ سەرەتا ڕەنگە تا ئەو هاوڵاتیان یان ئەوانەی کە تایبەتن بەو کارە لی ڕادێن و لی تێدەکەن ڕەنگە دڵە ڕاوچەی لەلایەن دروست ببێ و هەندێک کەسی بەرژەوەندی خواست ئەم بابەتەیان بە ئەقارێکی تردا بردووە، وایان داناو کە ئەم بڕیارە لە بەرژەوەندی هەندێک کەس نییە، لەم بڕیارەدا هیچ کەسێک زەرەر ناکات. لەبەرچی ئەوەی خاوەنی تەکسی هەر خاوەنی تەکسیە، حکوومەت کەس ناچار ناکە بڵێ تۆ نابێت چیتر ئەم جۆرە تەکسیە بەکاربێنی، یعنی کارەکە کارێکی ئارەزوو مندانەیە، هیچ کەسێک ناچارت ناکات تۆ ئیتر کاری تەکسی نەکەی. ئەو کەسەی بۆ نمونە ئۆتۆمبیلێکی مۆدیل 2010 هەیە، هەر با ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێ ئەگەر خوازیار نییە بیکات بە تەکسی، بەڵام کاتێک دەیەوێت بیکات بە تەکسی ئەو کاتە دێ ئۆتۆمبیلێک وەکو باسمان کرد لەو جۆرانی کە لە خشتەکەی وەزارەتی ناوخۆ ئاماژەی پێدراوە لێرە دوو خاڵی گرنگ هەیە. ئێمە لە پێشووتردا ئۆتۆمبیلی کارەبایی و دۆستی ژینگەمان نەبوو کە کاری تەکسی بکەن، بەڵام لەو بڕیارەی ئێستادا ئەوە بۆ شوفێرانی تەکسی باشترە، چونکە شوفێران کێشەی سوتەمەنیان هەیە.
کاتێک ئەو کەسەی کاری تەکسی دەکات ئامانجی ئەوەیە کەمترین سوتەمەنی سەرف بکات بۆی سوود لە کارەکەی خۆی وەربگرێ سوود لەو کرێ وەربگرێ ئەگەر بێت و ئۆتۆمبیلێکی جۆری کارەبایی بەکاربهێنێت ئەوە بێگومان کێشەی سوتەمەنی نامێنێت کە ئەمەش وەزارەتی ناوخۆ بە خۆڕایی ژمارەکەی پێدەدات بەبێ ئەوەی هیچ ڕسوماتێکی لێ وەربگیرێت. حاڵەتی دووەمیان ئۆتۆمبیلی هایبرێت کە هەم بە بنزین و هەم بە کارەباییش کار دەکات. لە ئۆتۆمبیلی تایبەت ئەگەر کەسێک ئۆتۆمبیلێکی هایبرێدی کرد تۆمار کرد بە ڕسوماتی ئۆتۆمبیلێکی بنزینی تەواوی لێوەردەگیرا بەڵام لێرەش وەزارەتی ناوخۆ وەکو دیاریە و کۆمەڵێک بەڵێ پارەی بابەتی تر لێوەرناگیرێت. بەڵێ بەڵام وەزارەتی ناوخۆ وەکو ئۆفرێک وەکو دیاریەک وەکو پشتیوانی و پاڵپشتیەک بۆ شوفێرانی تەکسی ئۆتۆمبیلی هایبرێدیش بە هەمان شێوە هیچ جۆرە ڕسوماتێکی لێوەرناگیرێ بۆ ئەوەی شوفێری تەکسی سوود لە بڕیارەکە ببینێ. وڵا کاگە منەوە بە دەرفەت دەزانم ینی زۆر خەڵک لەی ئەوەکەن بەڕاستی ئەڵێنەمە ئۆتۆمبیلەکەمان کارەباییە دۆستی ژینگەیە دنیاک پارەی ژینگە و ئەومان لێوەرەگی وانە ئیترەما بۆ تایبەتیش نانا بزانە ئەمەیان ڕاست ببوورە بەڵام ئەوەی هەواڵەکەی وا بە تۆ گەیاندووە ئەمە ڕاست نییە لەبەرەوەی ئێمە ڕێنماییمان دەرچوو لە وەزارەتی ناوخۆ ئۆتۆمبیلی کارەبایی تەواو کارەبایی هیچ جۆرە ڕسوماتێکی ژینگەی لێوەرناگیرێ وەکو ڕسوماتی تۆمارکردنیشی لێوەرناگیرێت. ئۆتۆمبیلی کارەبایی تەنها 224,000 بە هەر هەمووی ئەوەندەی لێوەردەگیرێ ئەویش نرخی مامەڵەی بەناوکردنەکە و نرخی ئەو تابلوەیە ڕەنگە ئۆتۆمبیلێکی ستێشن یان ئۆتۆمبیلێکی ساڵۆن سەروی 1.5 میلیۆن ڕسومات دەبێ بدا بەڵام ئۆتۆمبیلە کارەباییەکە 200,000 ڕسوماتەکە زۆر باش کاکێ من هیچ ژمارەی تەکسی بەگشتی لە هەرێمی کوردستانە زیاد ناکات لە هەرێمی کوردستان یەک ژمارەی تەکسیش زیاد ناکات لەگەڵ ئەم بڕیارەدا بە هیچ جۆرێک. ئینجا شتێکی تریشی تێدایە ئەم بڕیارە ئەوانەی قسە لەسەر ئەم بابەتە دەکەن بە تایبەتی ئەوانەی لە پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی زۆری تەکسی کار دەکەن هەندێکیان لە بڕیارەکە تێنەگەیشتون هەندێکیشیان ڕەنگە تێگەیشتون بەڵام بە ئانقەست و لە بەرژەوەندی خۆیان هەندێک بابەت دەوروژێنت گوایە ئەو جۆرەیان زەرەر دەکا ئەو جۆرەوەیان نەخێر هیچ کەسێک زەرەر ناکە ئەگەر بڕیارەکە بە جوانی بخوێنیەوە هەست بەوە دەکەی کە زەرەری تێدانە و لە هەمان کاتیشدا هاوڵاتیانیش سوود لەو بڕیارە دەبینن لە جیاتی ئەوەی سواری ئۆتۆمبیلێکی کۆن ببی سواری ئۆتۆمبیلی نوێ دەبی و شتێکی تریش هەیە ئەو خشتەیە کە وەزارەتی ناوخۆ بڕیاریدایە بڵاوی کردوتەوە قەبارەی ئۆتۆمبیلیش لە بەرچاو گیراوە ناکرێت تۆ لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆت ئۆتۆمبیلێک بێنی بیکەی بە تەکسی کە قەبارەکەی زۆر بچووک بێ شوێنی دانیشتنی سەرنشینەکانی شوێنێکی ناڕەحەت بێ ئاسوودە نەبێتیدا ئەوەش هەمووی قەبارەکانیش حسابی بۆ کراوە دەبێت قەبارەکەی ئەوەن دەبێت شوێنی دانیشتەکەی ئەوەن دەبێت درێژی ئۆتۆمبیلەکە ئەوەن دەبێت پانیەکەی هەمووی حساباتی بۆ کراوە بۆ ئەوەی جۆرە تەکسیەکی زۆر باش لە شەقامەکانی ئێمە بسوورێتەوە هەم خاوەن و شوفێری تەکسیەکە سوودی لێ ببینێت و لە هەمان کاتدا ئەو هەوڵاتی و سەرنشینەیەش کە تەکسی بەکاردێنێت ئەویش بە ئاسوودەیی سواری تەکسیەکە بێت. بەڵێ بەڕێز هێمن ئەمین گوتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتووشێ هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆ